قوربانت بم پێشمەرگە بەسەرکەوتنێ شادم قارەمانەتی تۆیە کەوا ئەمڕۆ ئازادم. خۆشەویستانم سڵاوتان لەبێ، خۆشحاڵین لە بەرنامەی پەیامی تۆوە بۆ جارێکی دیکە دەبینە میوانی ماڵەکانتان بە ئومێدەوەی بتوانین خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان، بەرنامەی ئەم جارەشمان تایبەتە بە سەروەریەکانی پێشمەرگە، بە سەرکەوتنەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگە. ئێمە دەمانوێت پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشە بگوازینەوە تا چەند خۆشحاڵن بە سەروەریەکانی پێشمەرگە، تا چەند خۆشحاڵن بۆی کە پێشمەرگە سەرکەوتنی بەدەستێناوە و چ پێشنیازێکیان هەیە بۆ پێشمەرگە و چی بۆ پێشمەرگە دەنێرن و داوای چیان لێ ئەەکەن و دەیانەوێت پێشمەرگە چی بۆ بکرێت لە بەرامبەر ئەو چاکەی کە بەرامبەر ئەم میلەتە کردوێتی. بەڕێز خۆشەویست بینەرما من، ڕای تۆ چییە بەرامبەر بەو سەرکەوتنانەی کە پێشمەرگە ڕۆژ لە ڕۆژ دەستێنێت؟ زۆر دڵخۆشم بۆ سەرکەوتنانی کە پێشمەرگە بەدەستێناوە، بەڵام خۆزگە بە خۆزگایەتی خوا حکوومەتی هەرێم بیتوانێت تێگەشی لە هەموو کوردستانی بگرنایەتەوە بەس بۆ ئەو بیان نایە بۆوان بە پێشمەرگە، چکە لەبەرەوەی کە شەرەف و کەرامەت ئێمە پارێزیە. پێت وایە لە بەرامبەر ئەو خزمەت و ئەو چاکەی کە کردویانە بەقەدەر ئەوە خزمەت کراون؟ ئینشەڵڵا پێم وایە بە پەنا بەخوای گەورەی ئینشەڵڵا تێگەشی ئەمانی بەخوای ناسنەوە و یارمەتی چاچیان هێنێ، چکە لەبەرەوەی کە تێگەشیوانە شەرەف ئێمە پارێزن، ئەگەر ئەوانە بن ئێمە ناتوانێتەوە لێرە دانیشین. چیت هەیە بۆ پێشمەرگە توی هاوڵاتی؟ سوپاس بۆ خوای گەورە، سڵاو لەو شەهیدانش کە خوا بە بەشتی بەری ناشادکە. زۆر پێ خۆشحاڵم بەم گرتنەوەی ئەم شارۆچکەیە کە گرتووانەتەوانێ بەشیر، چکەوە کارێکە ئیشێکە کە کردویانە هەموو کوردستان دڵخۆشە پێی. ئەوەی کە عەرەب بۆی نەکرا پێشمەرگە کردی؟ ئەوەی کە عەرەب بۆی نەکرا تەبعاً کردی و ئێمە لەخوا بە زیابێ خوا پشتیوانمانە تێگەشی ئینشەڵڵا دایما هەر سەرکەوتووە بین. سەرچاو جەنابەت وەکو هاوڵاتیەک ڕاو چییە بەرامبەر بەو سەروەریانەی پێشمەرگە کە ڕۆژ لە دوا ڕۆژ بەدەستی ئەهێنێت و بۆ میلەتی کورد و بۆ جیهانیش ئەسەلمێنێک کە چەند قارەمانە؟ لێرەوە پیان ئەڵێم دەستی ماندووبوونتانە گوشم، دەستخۆشیان یەکەم بەڕاستی ئەوان بوونەتە سمبولی هەموو جیهان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر، بوونەتە سمبولی کورد. هیوادارم هەر سەرکەوتوو پێشکەوتووە. جەناب خۆت پیشە چییە؟ خۆم پێشمەرگەم. پێشمەرگەیت؟ بەڵێ. تۆ چاوی ئەمەیت؟ زۆر سپاس دەکەم بە ڕێزی. باشە، پێت وایە پێشمەرگە بەقەدەر ئەوەی کە خزمەت ئەکا خزمەت کراوە؟ نەخێر، وەک پێویست نییە، یعنی خزمەتی پێشمەرگە وەکو پێویست نییە، بەڵام هەر باشە لە چاو جارانە باشترێ ئێستا، یعنی فەرقێکی کردووە، بەڵام وەک پێویست نییە هێشتا لە چاو سەروەریەکانی هیچ خزمەتێک نەکراوە. پەیامێکت پێیە بۆ هاوڕێکانە کە لە بەرەکانی جەنگن ئێستا؟ لێرەوە چاوی یەک بەیەکیان ماجەکەم ئەڵێم و ئازادی و ئەو دیموکراتی و ئەو ئازادی کە ئەمڕۆ لە کوردستانی بە ماندووبوونی ئەوان و خوێنی شەیدە هاوڕێکانمان. ڕاو چییە بەرامبەر بە سەرکەوتنەکانی پێشمەرگە؟ وڵات دەستخۆشییان لێکەم بەڕاستی بەهۆی ئەوانەوە ئێمە ئاوا لە بازار ڕاستوڕێنەوە بە ئیسراحەت سەرکەوتنەکانیان بەرزە نرخێنین بۆ ئێمە جێی شانازیە کە هێزێکی ئەومان هەیە. ئەگەر دەنگە بکا بە پێشمەرگە چی پێ ئەڵێیت؟ ئەڵام شانازیتان پێوەکەین، دەستخۆشییان لێەکەین، هەر چیشتی باشێر بۆ ئەوانی کەینەمە. ئێمە بەهۆی ئەوانەوەی کە ئەتوانین ئازادانە لە بازار لە هەماڵمان لە هەموو شوێنێکا بگەڕین کوردستان کە ئازادە بەهۆی پێشمەرگەوەیە. ئەگەر نامەیەک بۆ پێشمەرگە بنووسی چیتیان نووسیت؟ سیوای سەرکەوتن و دوعای خێریان بۆ نووسی. پێشمەرگە شەرەف و کەرامەتی میلەتێکە، پێشمەرگە توانی سنووری نە کوردستان عێراقیش پارێزیە، بەڵام زۆر بەداخەوانە بە هیچ شێوەیەک لە هیچ لێکۆڵینەوەیەک لە هیچ دام و دەستگایەکی حکومی لە هیچ شوێنێکی ڕستمی لە بەبرزترین باڵاو بوون لە زمترین باڵا باسی پێشمەرگە ناکرێ. بە ناو حەشدی شعبیە، بەڵام پێشمەرگە خوێنە ڕێژەیە، پێشمەرگە سنگە بەگول لەوانەیە باسی حەشدی شعبیە کریە، موچە بۆ حەشدی شعبی ئەبرنەوانەیە، خانوو بۆ حەشدی شعبی دەنە، دا و دەرمان بۆ حەشدی شعبی دانرێ، پێشمەرگە سنگینەوە بەگول لەوانەیە، فەقیر هۆشار سنگینە بنەوانە باسی حەشدی شعبین بۆ کریە. ینی تکام وایە سەرکردەکانی سیاسی میلەتی کورد بگەن ئەو ئاستا کە ئیتر بە هیچ شێوەیەک پێشمەرگە و پەیژۆک و دادەست بەکار نێنرێ. پێشمەرگە شوێنی خۆی هەیە، جێگەی خۆی هەیە،
ڕێگەی خۆی هەیە ئەبێ لە دەستور و لە نظام و لە هەموو پرەنسیم و بنەماکانی عراقدا جێگەی بۆ بکرێتەوە و جێگەیەکی تایبەت چونکە بەڕاستی ئەو بۆ بە بڕبڕەی پشتی ژیانی ئابووری و کۆمەڵاتی سیاسی ئەم وڵاتە ئەوان بوونەتە سمبولی هەموو جیهان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر. کوردستان کە ئازادە بەهۆی پێشمەرگەوەیە. تکام وایە سەکردەکانی سیاسی میلەتی کورد بگەن ئەو ئاستا کە ئیتر بەی شێوەیەک پێشمەرگەک و پەیژۆک و دادەست بەکار نێنرێت. ئێستاش زۆرینەی پێشمەرگەکانی کوردستان ئەگەر نیسبیان بۆ دانێلەوە چێ لە سایە 6 بۆ 7 کرێکی بن. بە هیچ شێوەیە قسمەتی پێشمەرگە نەکراوە. ئەوە جۆمان لێتی لە هەموو لایەکەوە ئێستا پێشمەرگە دێرینەکان ئەوانی کە بە شان و شەوکەتی ئەوان ئەم وڵاتە پارێزرا و گەیشتە ئەم دۆخە و کەوا ئێمە سەربەرزین بەوانوانە ئیژەکەین کاسپیەکەین ئەمن و ئاسایش پێزراوە پارێزراوە بڵام بەداخەوانەیە بە هیچ شێوەیەک پێشمەرگە نەگەیشتە ئەو پلەپایە کە خزمەتی تەواوی بکرێ هێوادارم ینی پێشمەرگە هەروەکو کات بەکار نێنرێت. ئەگەر دەنگ بە پێشمەرگە بکات چیان پێڵیت؟ زۆر سپاسانەکەم پارێزگای لەم خاک و نیشتماناکەم وێماتوانین ئەژێ سەبەری ئانەوە حەزێنم. پێت وایە پێشمەرگە بەقەدەر خزمەتەکان خزمەت کراون؟ نەخێر نەخێر خزمەت نەکراوە بە پێی خزمەتەکەی کە خزمەتی ئەو خەڵقاکەن یا حکومەتەکەن ئەو خزمەتان ناکەن. ئەگەر تۆ نامەیەک بنووسی بۆ پێشمەرگە چیتی ئانووسیت؟ وڵات چاوی منن چاوی هەموو گەلن بەس مردن سەرشۆڕی بۆ ئەو کەسانەی ئاگای لە هەست و نەستیەوەنە نییە لەو بەرپرسانەی کەم ڕاستیلەکانیان پێڵاوی جوان لە پێیەکەن و بەرز مناڵی ئەو پێشمەرگە جوانانە هیچیان نییە. هیوادارم هەرێکێ لەوانە ڕۆژێ دابێ لە مێژووی ئەو گەلەیە خەباتەکان بنووسێ نەک لەسەر حێبر عەلەوەرەق بۆ ئەمانە ئەم مەسوولانە ئەگەر بەرپرسیارەتی بزان هەر شوانێ بەرپرس بێ لە مەڕۆژ حیوانەکەی خۆی زانێ چۆنیان بە بەڕێ بەڵام ئەم مەسوولانەی ئێمە مەسوول نین نازانن لە ژیانی ئەو گەلە با بچنە لای ماڵی پێشمەرگەیە کە لە جەبهەیە بزانە چەند فلسی پێشنەکەی مناڵەکەی چۆن ئەچێ بۆ مەکتەب ڕەحمەت لەوەی کە پێشینان زۆر مەسەلیاڵێ تێر ئاگای لە برسینی ئەوان تێرن مەسوولین و پێشمەرگەی فەقیریش چی بکات گەلەکەی گورگەی خواد ئەگەر نەچێ بە لای جەبەکەیەوە مەمنۆنی ئەوانین چاومانن ڕۆحمانن ژیانمانن هەر بشی پێشبەرکە. پێت وایە وەزیرێ گرنگترە بۆ ئەم وڵاتە لە ئێستایان پێشمەرگەیەک؟ هەر یەکی لە جێی خۆی بەر لە جێی خۆی سەنگینە وەزیر لە جێی خۆی ئەگەر کاری خۆی بە پاک و تەمیزی بکە هەر وەک پێشمەرگە وایە بەڵام ئەوانە بازێکی نایکات بازێ نایکات بەڵام پێشمەرگە بەدڵێکە یعنی ڕووی لە فیشەکەکەیە ئەوە دڵە ئەوە ژیانی خۆی بەخشێ کە ژیانی خۆی بەخشەیە یعنی تەواو هەموو شتێکی بەڵام بازێ نەخێر. دەستخۆشیان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم زیاتر گوێ بە پێشمەرگە بدرێت ڕێزی پێشمەرگە بگرێت کە پێشمەرگە جێگای شانازیە بۆ کورد و کوردستان. ئەگەر وەرەقە و قەڵەمێکت بەمە دەست و پێت بڵێم نامێک بنووسە بۆ پێشمەرگە چی بۆ ئەنووسیت؟ پێیان دەڵێم سڵاوتان لێبێ ئێوە سەرکەوتون هەمیشە نەبەزن بەڵام شایانی ئەوەشن کە ڕێستان لێ بگیرێ لەلایەنی ئەوەی کە دەسەڵاتیان لە بەردەستە فەرامۆژ نەکرێت. تۆ چ وەفایەکت بۆ پێشمەرگە هەیە؟ ئەگەر دەسەڵاتە هەبێت چیان بۆ ئەەکەیت؟ ئەگەر دەسەڵاتم هەبێ مافی خۆیان ماڵ و مناڵیان دەپارێزم ناهێڵم تەلەفۆنیان بۆ بکرێ کە پێیان بوترێ دەبێ ماڵەکە دەربکەن لە خانوەکانتان لەبەرەوەی کە نەتوانن کرێکانتان بدەن ناهێلم ئەو تەلەفۆنیان بۆ بکرێت. پێت وایە بەقەی ئەو خزمەتەی کە کردویانە خزمەت کراون؟ نەخێر لە سەتایەکیش خزمەت نەکراون چونکە ئەوان ڕۆحی خۆیان دەفرۆشن بەم نیشتیمانە بەڵام لە بەرامبەر ئەوان هیچ شتێکیان بۆ نەکراوە مەقابلی ڕۆح بێت. ئەگەر دەنگە بگا بە پێشمەرگە چیان پێڵێ؟ ئەڵێم لە شوێن ساغ بێ و سەرکەوتوو بن کەوا گەلی کوردە پارێزن سەربەزین بۆ ئێمە. پێت وایە پێشمەرگە بەقەی ئەو خزمەتە کە کردویانە خزمەت کراون؟ نەکراون بەڵام هیوادارم بکرێن شکات بۆی زیاتر ئاگان لە میلەتەکان بێ هەر ئەوانە پژیری کە میلەتی کوردن سەربەزین بۆ ئێمە. پێت وایە پێشمەرگە بەقەدەر ئەو خزمەتەی کە کردوویەتی خزمەت کراوە؟ نەخێر بەتاکید بە هیچ شێوە ئەو خزمەتە نەکراوە کە ئەو خزمەتی ئەوان کە بۆ ئێمەیەکەن لە ئێستا مەتان بە ئازادی وە خۆم هات ناو بازاڕا سوڕێمەوە
ئەوانش لە ناو جەبهەکانە دانیشتون و خەریکی دیفاعکردن لە خاک و نیشتیمانمان. پەیامەکەت هەیە بۆ پێشمەرگە؟ سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە. ئەوانمان لەسەر دوعای خێریان بۆ بکەین و پارێزراو بن و وڵات و نیشتیمانمان ئاوەدان بێ کە لە سایی پێشمەرگەوە ئێمە بە ئازادی لە وڵاتەیەژین. جەنابەت خۆشحاڵی بە سەرکەوتنەکانیان؟ بەتەکیت. تۆ چ پەیامێکە بە پێشمەرگە هەیە؟ هیوادارم هەر سەرکەوتوو بن. سەرکەوتوو بن و دەستی ماندووبوونیان ماچەکەم. ئەگەر دیسان وەرەق و قەڵەمەکە بە تۆ بەم چ نامەیەک بۆ پێشمەرگە دەنووسی؟ سڵاوی ماندوو لە ناسیان بۆ نێرم. تێراگای لە برسینی ئەوان تێرن مەسولین و پێشمەرگەی فەقیریش چی بکات گەلەکەی گورگەی خواد ئەگەر نەچێ بە لای جەبەکەیەوە. پێیان دەڵێم سڵاوتان لێبێ ئێوە سەرکەوتون هەمیشە نەبەزن. حکوومەتی هەرێم ئیشی بە پێشمەرگە هەیە بۆیە و ئاوڕێشان نێدرێت و جاجار موچەکانیشان پێشەکەن. وەرەقە و قەڵەمە بەدەستی بەڕێزت بڵێم نامەیەک بنووسە بۆ پێشمەرگە چیان بۆ ئەنووسیت؟ خۆشەویستیان بۆ نووسم ڕێز و احترامیان بۆ نووسم بەقەدە سەرکەوتن بن ئینشەڵڵا. پێت وایە پێشمەرگە بەقەدەر ئەو خزمەتەی کە کردویانە خزمەت کراون؟ نە نەکراون بەداخەوە نەکراون هیچ شتێکیان بۆ نەکراوە. ئەوە ژیانی پێشمەرگە نە مەعاشیان هەیە نە هیچ شتێکیان هەیە چیان بۆ کراوە هیچ شتێکیان بۆ نەکراوە. ڕاو چییە بەرامبەر بە سەرکەوتنەکانی پێشمەرگە؟ وەڵا جێگەی دەستخۆشی و جێگەی ئومێدن بۆ گەلی کورد بەڕاستی کارێکی قارەمانانیان ئەنجامدا ئەوەش کە تەسلیم گرتنەوەی گوندی بەشیر گورجێکی کوشندە بوو لە داعش کە بەدەستی پێشمەرگە قارەمانەکان وەشێندرا جێگەی دەستخۆشی بۆ هەموو گەلی کورد. پێت وایە بەقەدەر ئەو خزمەتەی کە کردویانە خزمەت کراون؟ تەکید نەخێر. ئەگە من ئێستا وەرەق و قەڵەمێک بۆمە دەستۆ پێت بڵێم نامەیەک بنووسە بۆ پێشمەرگە چیان بۆ دەنووسی؟ شتێک نییە کە بە ئێمە بکرێت ئەوانەی کە ئەکرێت زیاترە بێت لە سەرکردایەتی و سەرۆکایەتیەوە بکرێت چکە پێشمەرگە هەم بێبەش کراوە لە ناز و لە نیعمەت و ئێستاش زۆرینەی پێشمەرگەکانی کوردستان ئەگەر نیسبیان بۆ دانێلەوە چێ لە سایە 60 بۆ 70 کرێکی بن. ئەوانش کە باوکیان شەهیدبیان کە سوکاریان شەهیدن سەیرەکەی هەمووی بێناز و هەم بێنازی باوکایەتی بوون هەم بێنازی ئەوەش بوون کە حکوومەت پشتگوێی خستون لە ڕووی ئەوەی کە زۆربەی شەهیدەکان سەیرەکەی موچەکەیان بڕاوە لە پاش شەهید بوونیان تا ئێستا کارێک نەکراوە کە بڵێ جێی دڵخۆشی بە بۆ پێشمەرگە. جەنابەت ئەگەر نامەیەک بنووسی بۆ پێشمەرگە چی بۆ تیا ئەنووسیت؟ خۆی ئەو کارێکە پێشمەرگەی کا بڵین کە مەرگی خۆی خاص بەر پێشمەرگی خا بڵین بۆ نیشتیمان ئەو شتێکی زۆر گەورەیانی بەنامە ناتوانین بە وشە ناتوانین دەری بڕی لەسەر نامە بڵێ بەنامەیە شتێ بنووسیت کە چۆن بڵیت شایسەی بگاتە ئەوەی ئەوانەی کەنەوە کارێەوە نووسێت. ئەگەر دەستە پێیان بگات چیان پێ دەڵێ چیان لێ ئەەکەی؟ ئەوەی کەم پێم کرێتەرەوەیە کە چۆن بڵێت هەر دەستخۆشیان لێ بکەم خۆشحاڵم بەوەی کەیکەن تەنانەت هەرەوەم پێکرێت چکۆ لە توانای منە هەرەوەیە ئەوەنێ ئەوەی کامە بیکەم دەسەڵات ناڕوە تا بۆیان بکەم شتێکیان بۆ بکەم هینێشان شتێکمە بووە. ئاواتی چی بۆ پێشمەرگە دەخوازی؟ ئاواتی سەرکەوتنیان بۆ خوازم ئینشەڵڵا بەردەوام سەرکەوتوو بن لە شەڕەکانە سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەسەر دوژمنانی میلەتی ئێمەیان سەرکەون خاشێ من پارێزن بەردەوام من لەو کاران و سەرکەوتوو بن. پیرۆزبایە و سەرکەوتنانیان لێ یەکەم هیوادارم هەر لە سەرکەوتن نابن و چاوی یەک بەیەکی پێشمەرگە قارەمانەکان ماچەکەم. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێ جدی لە پێشمەرگە بداتەوە خزمەتی باشیان بکە و ئەوان قوربانیە دەن لە پێناوی ئەم وڵاتە ئێمەش پێویستە ڕێز و احترامیان لێ بگرین و سەرکەوتنەکانیان بەرز بنرخێنین. ئەگەر نامەیەک بەمە دەستۆ کاغەز و وەرەقەیەکت بەمێ و نامەیەکیان بۆ بنووسی چی تیا ئەنووسی بۆ پێشمەرگە؟ وەڵایی یعنی ئەوەی کە شتی جوامێ بۆیان نووسم یعنی جگە لە پێ هەڵدان و چاو ماچکردنیان و دەستگوشینیان و هەموو ئەو سەرکەوتنانیان بەرزە نرخێنم چاویەک بەیەکیان ماچەکەم. هیوادارم ئەو قوربانیدان و
بەرخودانەی ئەوانەیکەن حکوومەتی هەرێم کە بەجددی پشتگوێی پێشمەرگەی خستووە ژیان و گوزەرانیان خراپە هیوادارم ژیان و گوزەرانیان باش بکە لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ یەک بێشە حەزەکەم بزانی ئێسەکە حکوومەتی هەرێم ئیشی بە پێشمەرگە هەیە بۆیە و ئاوڕێشان لێدرێتەوە جاجار موچەکانیشان پێشەخەن ئەگەینا بە هیچ شێوەیە حکوومەتی هەرێم بیری نە لە پێشمەرگە کردوەوە نە لە خەڵکی کوردستانیش کردوەوە بۆ خزمەتکردن ئەو هەموو داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە کەس نازانێت چی لێ دێ ئەوەش وەست گوزەرانی خەڵکی کوردستان و پێشمەرگەیە هیوادارم بەخۆیان نابچنەوە جەنابەت چ پەیامێکت هەیە بۆ سەرکەوتنەکانی پێشمەرگە وڵا زۆر دەستخۆشیان لێکەم و جێگەی ڕێزن جێگەی فەخرن بۆ میلەتێک ڕێز و سڵاوم بۆیە چاوی یەک بۆیە کاماچن بەڕاستی ئەوانە شکۆی میلەتێکن ئەگەر تۆ دەستی بە پێشمەرگە بگات چیان پێڵێ ئەگەر دەستم پێیان بگە هاوکاریانەکەم بە هەموو توانایەکم پێ دوایە بە پێی ئەو خزمەتەی کردویانە خزمەت کراون نەخێر شانی لەوە زیاتر هیچ شتێکیان بۆ نەکراوە مەعاشێکیان هەیە بە 3 مانگ جارەیانێن مەعاشەکەشیان کەمە بەشی زۆر هیچ شتێکیان ناکەن ئەوان بوونەتە سمبولی هەموو جیهان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر کوردستان کە ئازادە بەهۆی پێشمەرگەوەی تکام وایە سەکردەکانی سیاسی میلەتی کورد بگەن ئەو ئاستا کە ئیتر بەی شێوەیەک پێشمەرگەک و پەیژۆک و دادەست بەکار نێنرێت ئێستاش زۆرینەی پێشمەرگەکانی کوردستان ئەگەر نیسبیان بۆ دانێتەوە چێ لە سایە 6 بۆ 7 کرێکی بن چ پەیامێکت هەیە بۆ سەرکەوتنەکانی پێشمەرگە وەڵا ئێمە جێی شانازی هەموو میلەتی کوردە پێشمەرگە هەر هیوای سەرکەوتن و پێشکەوتنیانەکە ئەگەر وەرەقە و قەڵەمە دەست بە ڕێزت چ نامەیەک ئەنووسی بۆ پێشمەرگە وەڵا ئەوەی کە زمانم ناتوانێن بڵێ شتی وایان بۆ نووس باشە پێ دوایە بەقەدەر ئەو خزمەتە گەورەی کە گردویانە لەلایەن بەرپرسانی ئەم هەرێمەوە خزمەت کراون دەداخەوە نەوەڵە موچەیان کەمە لە وەختی خۆیانە نایانگرێتێ جل و بەرگ و چەک و پێویستەکانی شەڕیان وەکو پێویست نییە نەوەڵە نەکرا ئەگەر تۆ دەسەڵاتە هەبێت چی بۆ پێشمەرگە ئاکەی وەڵا بێ بە ئەولەویەتێکی هەموو دەسەڵاتدارێ چکم ئەگەر هێزن نەبوو ئیتر بوونیش نییە لەبەرەوە ئەبێ بۆ هێز هەموو ئیمکانیە دەگەر بکرێ بە دوولەت بەشێکی تەواوی بۆ ئەوان سرف داواکارم لەخوای گەورە دایم سەربەرز بن و لە جەنگا سەرکەوتوو بن ئەگەر دەستە پێیان بگات چیان پێڵێت ئەڵم دەستان خۆش بێ و خوا بزان پارێزێ پێ دوایە بەقەدەر ئەوەی کە خزمەتیان کردووە خزمەت کرابێتن واللهی تر ئەوە مێنێتەوە سەر مەسئولین سەر حکوومەت عەجەبا بۆیان کراوە بۆیان نەکراوە ئەوە من لەو بوارە زۆرم پێ نییە بەڕاستی پێشمەرگە گەورەیە یعنی من ناتوانین هیچ شتێک بڵێن لێرەوە یارە پێشمەرگە بە ڕۆح و گیان فیداکاریەکەن بۆ میلەتە ئێمەش دوعای خێریان بۆکەین و سەربەرزین بە پێشڕەویەکان و سەرکەوتنەکانیان پێ دوایە تۆکەیستە بە ئازاد لەم شارە ئەسوڕێنەوە هی ئازاتی پێشمەرگەیە بەتەکیید دەگەر پێشمەرگە نەبێ ڕەنگە ئێمە نەتوانینەوە بە ئاسانێ لێرە بە ئازادانە و بەبێ ترس لە شارەکانە لە شوێنەکانی خۆمانە ژیان بەسەر بین بۆیە جێگای ڕێز و تەقدیرن و مانەی شانازی ئێمە هەموو کاتێک ئەوان گیانی خۆیان بەختەکەن لە پێناو ئێمە ئەوان نەبنی ئەمە ئەوە بە ئازادی دانانیشی دڵە خۆشە بە سەرکەوتنەکانیان زۆریش باشە ئەگەر لەسەر ئەم مێزەی تۆ قەڵەمێکی لەسەر بێت بەڵێ داوا لێ بکرێت نامێک بۆ پێشبەرگە بنووسە چی بۆ تیانووسیت وەڵی چی بۆ تیاونووسم ڕۆح ڤیدانەکەم و سڵاو و ڕێز و خۆشەویستیان بۆ نێرم و چاوەکانیان ماچەکەم پێشمەرگە دوای سەرکەوتنی هەموو کەلی کوردە پێ دوایە پێشمەرگە بەقەدەر ئەو خزمەتەی کردویانە خزمەت کراون نەخێر تا ئێستا بە خزمەتە نەکراون کە بە شایستەی ژانی ئەوان بێت پێشمەرگە وەڵا هەل لێرەوە تاکو و بەشی ڕێز و سڵاو ڕێز و سڵاومەیە بۆیان چاویان ماچەکەم
هیوادارم هەروە ئازا و بەجەرگ و لە پێشڕەویدا انشاءالله. خۆشحاڵی بە سەرکەوتنەکانیان بە تاکید چۆن هەموو کوردێک نەگەوە نەک من هەموو کورد خۆشحاڵە پێیان هەموو کورد دڵخۆشە پێیان. پێ دوایە بەقەدەر ئەو خزمەتەی کە کردویانە لەلایەن بەرپرسانی ئەم هەرێمەوە خزمەت کراون؟ نەوەڵا بە تاکیدەوە بێگومان وانە زۆر خزمەت دەکراون سەیرەکەی بۆ نمونە موچان تاخیرە بێ سەیرەکەی بۆ نمونە دەوامیان زۆرە ئیتر لەو ڕوانەوە بەڕاستی خزمەت دەکراون. ئەگەر دەستی بە پێشمەرگە بکە چیان پێڵێ؟ وەڵا لێرەوە تاکۆوێ دەستی ماندووبوونیانە گوشم چاویان ماچەکەم ئەوەی لە وڵاتەیە بێت بەڕاستی بێبەشترین چینی پێشمەرگەیە بەڕاستی وەڵا چاویان ماچەکەم ئەوەی بە من بکرێت ئەوەی بە من بکرێت توانم بڵێم معاشەکان زیادەکەم بەڕاستی. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم هەر بەرەو سەرکەوتن بڕۆن و ئەو سنوورانەی کە خۆمان ئەمانەوە ئێمە هەمانە هەر ئەوەوە زیاتر نیکەن بەسمانە. پێ دوایە بەقەدەر ئەو خزمەتەی کە کردویانە خزمەت کراون؟ نەخێر ناوەڵا هیچیان بۆ نەکراوە لە ڕووی ئیداریوە هیچ بۆ پێشمەرگە نەکراوە زۆر مەخدورن. ئێمە ئەو ئیمکانێت و ئەو پاری داهات و شتەی نەوت و ناوخۆ بۆ پێشمەرگە و بۆ ئەو خەڵکی کە مانوو کە خزمەتی وڵاتەکەی کا سەرف ناکرێ هەنێک کەسەی خۆ بۆ پێشمەرگا ڕێز و سڵامێ بۆ هەموو برا پێشمەرگەکەمان هیوادارم لە سەرکەوتوم و لە هەموو بەرەکانی شەڕا بێزیان بن ئەو برینارانە و هیوا چاکبوونیان بۆ خوازن شێدەکانش خۆی گەورە بە بەرینی باشیان شادکە. بەتاکید ئەوەی کە بەخۆی بڵێ کورد ئەبێ خۆشحاڵ بێ بەڵام نەک ئەم حیزب و ئەو حیزب بەلایانی قوتی خۆیانەوە بیکەن بە ناوی خۆیانەوە گەر بەتاکید هەر کەسێک تۆزێک لایانی کورداتی تا بێ بۆی خۆشحاڵ بێ. باشە پێ دوایە ئەو موچەی کە پێیانە درێت لە ئاستی ماندووبوونەکانی ئەوەندەیە؟ نەخێر قەت ئەو موچەیە بۆ پێشمەرگە شیاو نییە هەبوو کولی پێشمەرگەیەک پارەی وەزیرێکی هەبێ وەزیرێکیش پارەی پێشمەرگەیەکی هەبێ نەگەوەی کە ئێستا درێ بە پێشمەرگە بە 500,000 یا 700,000 ئەوە پارە نییە کەسنگای نییە بەگولەوە. ئەگەر تۆ وەرەقە و قەڵەمێگری بەدەستەوە و نامێک بنووسی بۆ پێشمەرگە چی تیانەوسیت؟ وەڵایی دەستخۆشیێکیان لێکم بەڕاستی کە شیاوی پێشمەرگە بێ بەڵام بڵێم چی لەم کوردستانەیە کە کەسانێک سەرۆکن کەسانێک وڵاتە بن بەڕێوە هیچ ڕێزێک بۆ پێشمەرگە دانانێن هیچ ڕێزێک بۆ نەک پێشمەرگە بۆ تاچی کوردانانێن بەڕاستیەوەی کە ئەوانەیەکەن لە ئاز ئەم هەڵخەڵەتان و ئەم قسە باق و بریقەدارانانە نییە. هەموو ڕێز و خۆشەویستێکم بۆ پێشمەرگەیە چونکم بەڕاستی ئەوان بەرگری لە میلەتاکەن. باشە پێ دوایە ئەو موچەی کە پێیانە درێت لە ئاستی خزمەتی ئەوان دابێت؟ نەوەڵا خەت لە ئاستی خزمەتی ئەوانانی زۆر کەمە ئەبێ بەلایەنی کەمەوانێن لە ملیۆن کەمتر نەبێ موچەیە چکم لەبەرەوەی بژێوی ژیانیان خۆتەزانی زۆربەیان کرێچین مناڵیان هەیە خۆتەزانی ئەمانە هەمووی پێداویستیە بۆیان جا ئەو پارەیە ئەو موچەیە زۆر کەمە بۆیان من داواکارم لە حکوومەتی هەرێم لە کاربەدەستانی هەرێم بەڕاستی لایە لە پێشمەرگە بکەنەوە چونکم بەڕاستی مەخدوورە سنگی خۆیان ناوە بەگولەوە کاک. ئەگەر بن وەرەقە و قەڵەمێمە دەست بەڕێست و بڵێم نامێک بۆ پێشمەرگە بنووسە چی تیانووسی بۆیان؟ واللهی هەموو ڕێز و خۆشەویست و احترامم هەیە بۆیان چاویان ماچەکەم دەستیان نەگوشم چکم بەڕاستی ئەوانە سمبولی کوردن بەرگری لە شەرەف و ناموسی ئێماکەن لە خاکەکەمانەکەن. پێ دوایە ئەگەر پێشمەرگە نەبێت کورسی بەرپرسەکانیش لەق ئەبێن؟ بە تەکید لە ساسەوایە ئەو خزمەتە و گیانفیدای ئەوان کردویانەوەکو پێویست نەتوانراوە مافەکانیان دابین بکرێ حەقیان پێ بدرێ شایستە داراییەکانیان پێ بدرێ دیارە لەو ڕۆوە کەم و کووریەیە بەرامبەرێ. باشە ئەگەر وەرەقە و قەڵەمێکە لە بەدەستا بێ و داوا لێت بکرێ نامێک بنووسە بۆ پێشمەرگە چیان بۆ تیانووسیت؟ ئەڵێم سلااوتان لێ بێت چاوتان ماچەکەین ڕۆح و گیانمان هەموو کات لەگەڵتانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازی. پێشمەرگە نیگەران نەبن لەوانەیە بەرپرسەکان خۆشیان نەوێن لەوانەیە بەرپرسەکان وەفای ئێوەیان لە بەرچاوە نەبێت بەڵام میلەت ئێوەیان زۆر خۆشەوێت میلەت سەرکەوتنەکانی ئێوەیان لە بەرچاوە میلەت وەفای هەیە بۆ ئێوە بەڵام میلەت چی بکات هیچ دەسەڵاتێکی نییە و
تەنها لە ڕێز و سڵاو و خۆشەویستی زیاتر هیچ شتێکی تری نییە بۆ ئێوە بۆیە ئێوە سەربەرزن بەوەی کە میلەتێکتان لە پشتا نەک چەند سەرکردەیەک کە لەوانەیە لە پەنجەکانی دەستی پەڕ نەکەن ئێمە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە دەخوازین هیوادارین زیاتر میلەتی کورد شەرەفدارتر بکەن وڵا لێرەوە ڕێز و سڵاو لە پێشمەرگە بەڕێزەکان برا پێشمەرگەکانی مەکەم لە بەرەکانی جەنگاو هیوای سەرکەوتنیان بۆ خوازم خوا سەریان خوا پێ دوایە ئەو موچەی کە پێیان ئەدرێت لە ئاستی ئەو ماندووبوونەی ئەوەندایە نەخێر نەخێر هەرگیز لە ئاستی ئەو ماندووبوونیان نییە تێراگای لە برسینی ئەوان تێرن مەسولین و پێشمەرگەی فەقیریش چی بکات گەلەکەی گورگەی خواد ئەگەر نەچێ بەلای جەبەکەیەوە پێیان دەڵێم سڵاوتان لێبێ ئێوە سەرکەوتون هەمیشە نەبەزن حکوومەتی هەرێم ئیشی بە پێشمەرگە هەیە بۆیە و ئاوڕێشان نێدرێت و جاجار موچەکانیشان پێشەکەن هیوام وایە خوا سەریان خا لەلەو ئەو هەموو ناڕەحەتی و ئەو شەڕە و ئەو ژیانی ئەوانتیان بەڕاستی ئەوان خۆیان مەختەکەن لە پێناوی ئەوەی ئێمە ئاسوودە بژین هیوام وایە سەرکەون خوا سەریان خا ئینشەڵڵا سڵاو و ڕێزمان هەیە بۆیان ئەیان خەنە سەر چاو سەر ئەوان نەبوون ئێمە ئەوە بازادی دانانستی لەم کوردستانەیە خۆشحاڵی بە سەرکەوتنەکانیان زۆر سەری نەوازشی دانێن بۆ کەسوکاری سەیدەکانمان باشە ئەگەر تۆ دەستی بە پێشمەرگە بکات چیان پێڵی وەڵام من سڵاو و ڕێزمان هەیە بۆیان دەستیان ماجەکەن و چایان ماجەکەن ڕێز و سڵاو خۆشەویستیمێ بۆیان و یاخوا سەرکەوتوم خۆی گەورە ئاگای لە هەمویان بێت بە سەرکەوتنەکانیان خۆشحاڵیت زۆریش بەپی ئەو ویلایشی بەبێ و شەو نخۆنی کە وانێکردنەوەڵە بۆیان نەکراوە چۆ خۆ دەزانیوان لە سەرما لە گەرما لەوێن بێجگە لەلەوەی کە زۆر شتێکە بۆیان نەکراوە و نەخزمەت و نە مەعاشیان و خۆی ئەدرێت و وانە ئەگەر تۆ دەست بە پێشمەرگە بگات چیان پێڵێ وەڵای من چیان بۆکەم یەکە توان بڵێم ئەولایان ماچەکەم و دەستیانە گوشم و چیت هەیە بۆ پێشمەرگە چی وڵات دوعای خێریان بۆ ئەەکەم سەرکەوتو بوو دڵخۆشی بۆ یەکە پێشمەرگە سەرکەوتووە زۆر پێ خۆشحاڵم باشە پێ دوایە بەقەدەر ئەو خزمەتەی کە ئەیکەن خزمەت کرابێتن ئیشەڵڵا کراون ئێمەش لە ئاهینی کە خۆمان خزمەتمان کرد زۆر ئازێتمان بووە کاتی خۆی دەتر ئەمانش ئەم حکوومەتەش حەقەیە خەریکمانوی خزمەتمان بکە قەتمان کەوتووە ئایا حکومەت ئێستا خزمەتی پێشمەرگاکە وەکو ئێوە وەڵا ئەبێ بەڕاستی هی پێشمەرگە زیاترەکەی سەی من معاشمان بڕیا هیچمان نییە وە هەستمانە یەک تەقاوتی وەرەگرن یەک جار وەرمان چیت هەیە بۆ پێشمەرگە وڵا هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم سەرکەوتوو بن باشە ئەگەر وەرەقە و قەڵەمێکە بەدەستەوە بێت نامەیەک بنووسی بۆ پێشمەرگە چیان بۆ نووسیت وڵاتیان بۆ نووسم لە ڕاستیە پێشمەرگە زۆر مەخدورە لە وڵاتی ئێمە یعنی کووا بە گوێرەی پێویست لێرە معاشێکی کەمیانێنێ مناڵەکەی لێرە لە برسا ئەناڵێنێ دەخیلەی مناڵەکەی هەڵەبسڕە پێشمەرگە بەڕاستی هیوادارم حکوومەت ئەوڕێکیان لێباتەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم دەستخۆشیان یەکەم سڵاو لە گیانی پاکی شەیدەکانمان دەستخۆشی لاوانەکەم ئیشەڵڵا هەر سەرکەوتوو بن و سەربەرز بن ئەی پێشمەرگە تاجی سرم نوری چاوم قارەمانەتی تۆیە وا من بە ئازادی لێرە وەستاوم سڵاو و خۆشەویستی بێپیانمان بۆ پێشمەرگە قارەمانەکان لێرەوە هەتاک و بەرەکانی جەنگ سڵاوتان بۆ دەنێرین خۆشمانەوێن ڕێستان هەیە لە لامان وەفامان هەیە بەرامبەر ئەو قوربانیدانەی کە ئێوە قوربانی نەدا لە بێناوی ئێمەدا ئێمە سوپاستانەکەین ئێمە وەفامان هەیە ئێمە چاوتان ماچەکەین دوعای خێریش بۆ شەهیدەکان نەخوازین هیوادارین خوای گەورە بە بەهەشتی بەرینی خۆی شادی بکات سەبووری کە سوکارێکی بدات پێشمەرگە دووبارە دەڵێنەوە ئێمە جگە لە خۆشەویستی هیچ شتێکمان بۆ ئێوە نییە و دەسەڵاتی هیچ شتێکمان نییە وەیە هیوادارین تەمەند درێژ بن هیوادارین بە زیندوێتی بمێننەوە هیوادارین قارەمانەتیدان زیاتر بێت زیاتر لە بەرامبەر دوژمنە گوێری خۆتان بسەلمێنن ئەوان بتۆقێنن لە بەردەمتانە بلەرزن پەیامی ئەم جارەمان لەسەر پێشمەرگە بوو هاتە کۆتایی هیوادارین بەرپرسانیش ئاوڕ بدەنەوە کەم بە قسەی باق و بریق بێنە سەر شاشە و بە شانۆباڵی پێشمەرگەدا هەڵ بدەن ئێمە نامانە بڵێن پێشمەرگە هێڵی سوورە کەس نابێ قسەی پێ بڵێت ئێمە ئەمانەوەیە بەرپرسەکان
ژیانیان خۆش بکەن کرێ خانویان بۆ بدەن خانویان بۆ بکەنەوە مناڵە هەتیوەکان بەخێو بکەن نەک بێنە سەر شاشە و کۆمەڵی قسەی گەورە و کۆمەڵی قسەی باقوبرێ بکەن کە هیچ سوودێکی نییە و کە تەنها جۆرێکە لە سینەڕێ بەر شاشە تا پەیامێکی تر هەموو لە یەکتان ئەسپەردەی خوای گەورە بن.